هەرچەندە پرۆسەی پەروەردە و فێرکردن بە گرنگترین هۆکار و سەرەکیترین ڕێگەدا دەنرێت بۆ بەرەو پێشچوون یاخود شکستی هەر کۆمەڵگەیەک. بەڵام کەرتی پەروەردە لە عێراق و هەرێمی کوردستان ساڵانێکە لە جێی سەرکەوتن ڕیکۆردی نوێی شکست تۆمار دەکات. دەسەڵاتدارە دیکتاتۆرەکان هەردەم هەوڵیان داوە بۆ دەستگرتن بەسەر کۆمەڵگەدا دەست بەسەر سێکتەری پەروەردەدا بگرن. لە هەرێمی کوردستانیش ئەم سێکتەرە بە جۆرێک ئیفلیت کراوە کە مامۆستا بەهۆی بێموچەییەوە شکۆی شکێنراوە و بەهێنانی بێئامادەکاری مەنهەجی وڵاتانی ئەوروپی بۆ هەرێم ئاستی خوێندن بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کردووە. زەمانێکە سیاسەت دەوێت پەروەردە بۆ خۆی قۆرەخ بکات. چونکە ئەو دەزانێت گۆڕانکاری هەموو سیستەمێک گۆڕانکاری هەموو وڵاتێک لە پەروەردەوە دەست پێ دەکاتەوە. ئەوانە شۆڕشێکی بەردەوامن چونکە ئەوانە سەرکردە لەو قوتابخانەکانەوە دەردەچێت، کەسانی پسپۆر و زانا و پزیشک لەو شوێنانە دەردەچێت، ئەوەی وڵات بەڕێوە دەبات لە پۆلەکانەوە دەردەچێت. بۆیە هەمویان دەیانەوێت بچنە ناو سیاسەت دەوێت بچێتە ناو بەڕێوەبەری قوتابخانەکان، بچێتە ناو پۆلەکانەوە. ئەمە گرفتێکی گەورەیە. گرفتی دومیش ئەو قوتابخانەی ئەهلی و قوتابخانەی حکومی کە دوو جیاوازیەکی چینایەتی یان دوو جیاوازیەکی بیرکردنەوەیەکی زۆر گەورە و فراغێکی گەورەی دروست کردووە. بەپێی ئاماری فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم ژمارەی قوتابیان و خوێندکارانی بنەڕەتی و ئامادەیی لە هەرێمی کوردستان زیاترە لە 1,700,000 قوتابی. هەرچەند ساڵێکیشە لە شارەکانی هەرێم سیستەمێکی پەروەردەیی جیاواز لەوەی عێراق پەیڕەو دەکرێت. ساڵانی ڕابردوو لە خۆپیشاندانی قوتابیانی ئامادەییدا بەردەوام دروشمی سیستەممان ئەوروپیە و ژیانمان ئەفریقیە دەوترایەوە. شارەزایەکی بواری پەروەردەش باز لەوە دەکات سوود و زیانەکانی هاوردەکردنی سیستەمی وڵاتان بۆ هەرێم دووسەرەیە. نەرەخساندنی کەشێکی ئارام و کێشەی موچە پرۆسەکەی هێندەی تر خراپتر کردووە. لانی ئەرێمی شتێکی باشە ئەو سیستەما ئەگە بتوانرێت لە کوردستان هاوتای خوێندنی شوێنانی دیکە و دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت شتێکی زۆر باشە. ئەگەر بتوانرێت ئەو کارەیە برین ئەنجام بدرێت. لە ئین نەرێنیەکەی ئەوەی کەەوە هەرێمی کوردستان لە ڕووی پەروەردە و فێرکردن ئامادە باشین نەبووە، هەم لە ڕووی مامۆستا هەم لە ڕووی شوێن و وەسائلی تعلیم و جێگا و ڕێگای پەروەردە و فێرکردن. دەستێوەردانی حیزبی لە ناوەندەکانی خوێندن و ڕەوشی خراپی مامۆستایان لە ڕووی دارایی و پێنەدان و دواخستن و لێبڕینی موچەکانیان بەهۆی قەیرانی دروستکراوی دارایی و زەقترین و پڕمەینەتیترین کێشەن بۆ مامۆستایان. شارەزایان نیش دەڵێن مامۆستایان پایەکی سەرەکی خوێندن و ئاسوودە نەبوونیشیان لە ئەنجامدانی پیشەکەیاندا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەنجامەکانی کەرتی پەروەردە هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.